لە ڕاهێنانێکی تر هاتوومەتەوە خزمەتان کە تایبەتە بە بەهێزکردنی تەرکیز. ئەم ڕاهێنانە بەوەیە کە تۆ ژمارەکان بە پێچەوانەوە بژمێریت. هەر کاتێک کە تۆ بە پێچەوانەوە ژمارە ئەژمێری ئەبێ تەرکیزت لای بێ، خەیاڵت لای بێ و تاوەکو ژمارەکەت لێ تێک نەچێت. و بەم شێوازە تۆ ئەتوانی هەموو کۆبیری خۆت لەسەر ژمارەکان ڕابگری. بۆ نمونە بڵێ 10 9 8 7 و تا کۆتایی. ئەگەر هاتوو چەند جارێک ژماردت هەستەکەی ژمارەکە ئاسانە بێ، بۆ یەتوانی ژمارەیەکی بخەیتە پاڵ. بۆ نمونە 1988 1988 10 1988 9 1988 8 1988 حەوت. بەم شێوازە ئەتوانی ژمارەیەکی بخەیتە پاڵ. و هەروەها بۆ ئەوەی ڕاهێنانەکەت زۆر کاریگەر بێت لە دوجار کە بەهێزە بێت تەرکیزت، ئەتوانی دوو ژمارە بە پێچەوانەوە بژمێری. بۆ نمونە یەکێکیان لە 100 بێمە خوارەوە، یەکێکیشیان لە 27. ئەڵێم 100 لەم لاژەڵێم 27، لەولا ئەڵێم 99 لەم لا ئەڵێم 26، لەولا ئەڵێم 98 لەم لا ئەڵێم 25. و بەم شێوازە ئەبێ من تەرکیزم لەسەر هەردوو ژمارەکە هەبێ هەتا کۆتایی. بەم ژمارەیە تۆ ئەتوانی بە تەواوەتی تەرکیزی خۆت لە ماوەی هەفتەیەک یان دەڕۆژێک ئەتوانی تەرکیزی خۆت زۆر باشکەی و مێشکە دوای لێبێ کە بۆ ماوەیەک بتوانێت لەسەر یەک بابەت خۆی ڕابگرێ و تووشی بێربڵاوی نەبیت و خەیاڵت نەڕوا. هەر سەرکەوتوو بن لەگەڵ ئاوات ئەکادمی ئەتوانن کەسایەتی خۆتان بەهێزکەن، خۆتان پێش بخەن، تواناکانتان پەرە پێ بن و بەشداری چەندین کورسی جۆرا و جۆر بکەن لە ئاوات ئەکادمی.